ئێوارەی ڕۆژی 27 شوبات بۆ جارێکی تر ئاگر لە بازاری لەنگەی شاری هەولێر کەوتەوە و زیاد لە 165 دوکان هیچیان بۆ دەرنەچوو. کاسبکاران دەڵێن هۆکاری سەرەکی ئاگرەکە شۆرتی کارەبا بووە و دواتریش بەهۆی لە کارکەوتنی سیستەمی ئاگرکوژێنەوە ئاگرەکە تەشەنەی کردووە و نەتوانراوە کۆنتڕۆڵ بکرێت. ڕوون و ئاشکرا ئەمە لەو دوکانەی بووم ئەو دوکانە دەستکاری دەکرد. یەک لە سکوتیەکان کاک عومەر گوتی کاک ئاری بە جەماعەتی برێ سەحە ئاگری گرتیە بە شای چەند نەفەرش کە لەگاژەم ئەلێرەوە سوورامەوە جەماعەت بەگە خۆمی خست دوو حەریقی لێ بوو لێمادە حەریقی سکا ئاگرەکە وەش خۆی ماوە هەر بەقەدەر نیو دوکانێک بستات تقریبان ئاگرەکە وەش خۆی ماوە بەڵام هەتا حەریق هات و خەڵک هاتن و ئاگرەکە گەشەی کرد و ڕوویدا بە دوکانەکان کەدا ڕۆی ئەویشمانە بەرێوەڵا سۆندەکەشمان ڕاشە بەڵام بەداخواوی تێدا نەبوو نات پرسیارمان لە ئەنجومەنیشکی گوتی دوو ڕۆژە ئەو نایەتن ئەگە بێ و بەڕاستی ئەگە ئەو سۆندەی ئاوی تێدا بەیە ئەو مشکلە ڕوونیەدا بە هیچ نەوەچی بە ئەشیا و نازم وەسفی سلو بکەم مێز و ڕەفە و هەموو شتێکی لەوانەیە دەفتەرە بووی ئەویش خۆ ئەکەرمی ئینشاڵڵا خوای گەورە قەرەبووی دەکات جار نەشارەوە هابوو قیت بووینەوە بە ئیزنی ئەڵڵا ئەرێ وەڵڵا زار یەکەمی شەر سبحان الله زاری نیش هەر لەو منتیقەی دەستی پێ کرد ئێمە زووستا من دیچی منداران بوو ڕوکنەکەی بەرامبەرم سوتا بەسی من نەسوتا ڕاستی بەج ئەشاکەی من ئەوەی بەدارێ هەموو خەسارە بوو قوتار نەبوو هیچی سواز دەخوای گەورە لۆن دەگەڕاوە بەس ئەشاکەمە قوتار بم پێ قوتار نەکرێت بە دوکانەکەشم نەسوتا لە بەرامبەرەکەم ڕاوەستا وەختی موسیم ئەشا گۆڕیش بوو ئەشام گۆڕی بوو کردمە هاوینی نزیکەی دە 12 ڕۆژە کردمە هاوینی موسیبیستانیم خلاص بوو کردمە هاوینی. ئەمە بۆ جاری دووەمە بەو شێوەیە بازاری لەنگە ئاگر دەگرێت. پێشتریش لە ساڵی 2010 بازارەکە سوتا و حکوومەت قەرەبووی هیچ یەک لە دوکاندارەکانی نەکردوتەوە. ئێستاش دوکاندارەکان ئومێدیان نییە قەرەبوو بکرێنەوە. جار یەکە ملیۆن میژنەوە دەستێتنەوە وەشێر بژاردننی لات سا زاگرەی بستێتن. بۆچی سەبەب؟ وەڵڵاهی کەس نازانێت سەبەبەکە دیار نییە. 2010 کە سوتا زەرەر و زیانیشی زۆرتان کرد وەکو خاوەن دوکانەکان. قەرەبوو کرانەوە یاخود توانیتان ئەو زەرەرەی ئەو کاتتان تاوەکو ئێستا پڕکردنەوە؟ نا بەو خوددایە بەو خۆی خانێکم لەسەدانا 2010 بە ئەڵڵای گەورە دووەم جار دەستێ بەس دەکەیت ئەوە قەزا و قەدەرە ئینسان دەبی باوەڕ بە قەزا و قەدەرەبی بەس سیستەمی ئاکوژێنەمە سیستەمی ئاکوژێنێک پیش ئاویدانە بە سبەینا ئاومان دەکرد دوکانمان دەشت دبەی مەقەتەری سیستەمی هەریق بەس دیکۆرە یاقل ئیش ناکە بە خۆشییان چاک دەزانین ئیش ناکە بەس هەندە مەسئولێن دە پارەیان پێ دزیوتەوە هاتن دووشیان کردوتەوە 2010 دوکان ماوستا هەموو لە ئیسابی خۆمان بە سەبەر خۆمان دروستمان کردەوە حکومەت یەک قەڵقەراوی نەکردینەوە یەقل بەس سێ تیمەتۆی داینێ ئەوی شێخ باز بداینێ حکومەت یەقل قەرەبووی نەکردینەوە وەتەمای قەرەبووش بووینە حکومەتەی دڵنیا بە دیسان قەرەبوومان ناکاتەوە ئێشتا قەرەبی 2010 نەکردینەوە هاتی ناویان لەوە نووسین 2010 گوتیان قەرەبووتان دەکەینەوە هیچ سارە قسە بوو ئەوە سێ دەفتەرم ڕۆی جارێکی کەش چار ئەوە عەب دەفتەرم ڕۆی. بەهۆی ئاگرەکەی بازاری لەنگەی شاری هەولێر بە ڕێژەی لە سەدادا سوتاوە و بە دیاریکراویش 165 دوکان بە تەواوەتی سوتاوە و ژمارەیەکی تریشیان زیانی بەرکەوتووە 81 کەسیش زامدار بوونە و 20 کەسیشیان بە هۆکاری تەنگەنەفەسی گەیەنراونەتە نەخۆشخانە تاکو ئێستاش بە فەرمی هۆکاری ئاگرەکە دیاری نەکراوە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.